لێبێ چۆنن دیدەن کەمان و پۆدکاستی ژیواتان پێشکەشەکەم لەگەڵ مامۆساعەتە جوابی کۆمەڵێک پرسیاری کۆمەڵێک کەسینەوە کە هەتا ئەم دەقەیەش دوای چەندین هەزار ساڵ هاتنی ئیسلام و دروستبوونی کوردونەتەوەی ئێمە بە تەڵخی و بەلێڵی ماوەتەوە. ئایا بەڕاستی پێگەی ئافرەت لە ناو ئیسلامات چۆنە؟ ئایا ئیسلام چۆن سێری ئافرەتەکە و چۆن مامەڵی لەگەڵاکە؟ ئەو مامەڵە نادروستانی کە لە ئەستۆی ئیسلامدا ئەندێ کێ بەرپرسە لەوەی کە نەیهێڵە و چارەسەری بکە؟ لەگەڵم بن ئەم پۆدکاستە زۆر وردە و هەمووشمان ئیشمان پێیەتی و ئەشکرێ ئەم پۆدکاستە پێگەیەک بێ بۆ دووبارە زیندووکردنەوە و جوانترکردنی پێگەی ئافرەت لە ناو ئیسلامە. مامۆستاگیان بەخێر بێ. زۆر سپاس خاتر دیدە. مامۆستاگیان بەڕاستی لە ئیسلامە ئافرەت بۆ خزمەتکردنی پیا و ماڵ و مناڵ و بۆ ئیشکردن و بۆ سەرکوتکردن دروست کراوە و سیر کراوە پێشتر و ئێستا شەروابە. بە ناوی خوای بەخشندە و میهرەبان سوپاس و ستایش بۆ پەروەردگارێک تاکو تەنهایە و هاوتاو باڵا دەستی نییە. درود و سڵاوی بێپایان بۆ گیانی پاکی سەروەر و سالاری پێغەمبەران محەممەد الموستەفا صلی الله عليه وسلم ڕزا و ڕەحمەت و میهرەبانی خوا لە یاوەران و شوێن کەوتوەکانی ئەو پێغەمبەرە ئازێ بەگشتی و تا ڕۆژی دوای. بە پێویست ێزانم لێرەوە سوپاس بۆ بەڕێستان بۆ ئیدارە و کارمەندانی ئەم کەناڵەی بەڕێستان کە ڕۆڵی سەربازێکی نەناسراو ئەبێنن. ئەوانە سەربازە و نەکانن کە ئەتوانن دەنگ و ڕەنگی ئێمە بگوازنەوە کە خەڵقانێک بتوانن گوێبیستی ئەم بەرنامەیەمە بن. دەستخۆشیمان لەوان لە بەڕێستان لە یەکەبێکی کارمەندانی ئەم کەناڵەی بەڕێزیشتان کە باس لە مەسەلەی پێگەی ئافرەت دەکرێت. پێگەی ئافرەت ئەکرێ بڵێن ئێمە بگەڕێنەوە جارێ لە ئاینە ئاسمانیەکانە چۆن مامەڵەی لەگەڵ کراوە. ئەمە یەکەم لە دروستبوونی سەرەتای مرۆڤایەتیەوە کە خوای گەورە قەراریدا سەیدنا ئادەم باوکە گەورەمان ئادەم عەلا نەبینا و عەلەیهیمو السەڵات وەسسەلامی خەڵق کرد. کێی بۆ خەڵق کرد؟ حەوا. ئەم دوانە تەواوکەری ژیانی یەکترن. خۆخوای گەورەی توانی هەر ئادەم بێت. چۆن ئادەمی خەڵق کرد بە شوێنە 2 ئادەم 3 ئادەم 10 ئادەم 20 ئادەم 100 ئادەم 1000 ئادەمی خەڵق کردێ. یعنی هیچ بۆ علمی خوا چیتی هیچ لە مەسەلەکەنە. حەوای بۆ خەڵق کرد وی هاوژینی بێ لەگەڵ یا بێت. ئەی حەدیسان خوای گەورە ئەیتوانی لە باتی حەوایەک 2 3 4 10 20 حەوا بخڵقێنێت. بەڵام نە، یاسای خوای ئاواهیە ئەم دوانە پێکەوە پەروەردگار قەراری ئەوە ئەدا هاوژینی یەکتری بن، تاوکەری ژیانی یەکتری بن، پێکەوە نەوەکانیان بێتە دنیاوە، نەوەکانیان نەوەیان لێ بکەوێتەوە. ئەگەر ئێمەڵێن وەڵا منها خەلقناکم وفیها نعیدکم ومنها نخرجکم تارة أخرى لەگەڵ دروست بووین ئەگەڕێنەوە بۆ گەڵ وەلەو گەڵۆش جارێتر دەربازە بینەوە بۆ مەیدانی محاسەبە و لێپرسینەوە. ئەزانی ئەم لەگەڵ دروست بوونەوە گەڕێتەوە بۆ سەیدنا ئادەم. ئێمە لە نوتفە دروست بین وەکو خۆمان، بەڵام ئەو لەگەڵ دروست بووە کەواتە ئێمە ئەساسەکەمان سەرچاوەکەمان نەگەڕێتەوە بۆ گەڵ بە پیا و بەژن. بۆ ئەی خۆ حەوا لەگەڵ دروست نەبوو، چکە حەواش لە پەراس و لەلایەکی سەیدنا ئادەم خوای گەورە خۆڵقاندی. بۆیە ئەساسەکەمان ئەگەڕێتەوە بۆ یەک سەرچاوە کە گڵە و کە لەوێەوە باوکە گەورەمان سەیدنا ئادەم خوڵقێنراوە. دواتر لەوێەوە ئەو دوانە درێژیان بە ژیان دانەوەکانیان لێکەوتەوە درێژە و یاسای ئاسمانی ئاوایە کە لە هەموو کات و سەردەمەکانە لە ئاینی پێغەمبەرانی پێشیژە عەلا نەبینا و عەلەیهیمو السەڵات وەسسەلام ڕێز لێ گیراوە ئافرەت. مەکانە و پێگەی تایبەتی خۆی هەیە، پێگەی تایبەتی خۆی هەیە، ناکرێن پێگەیە پێشێل بکرێ. بەڵام لە لای خەڵقێکی تر، لە لای سەردەمی جەهالەت و نەزانین و پێشی ئیسلاموانە، یعنی ئافرەت زینە بە چاڵەکرا، ئافرەت بە کۆی لە ئەکرا، ئافرەت وەکو کاڵا مامەڵی پێوە ئەکرا و کڕن و فرۆشی پێوە ئەکرا. ئافرەت ئەسڵەن کابرا مرد هاوسەرەکەی چۆن مڵک و ماڵەکەی و زەوی زەرعاتەکەی و ئەساسی ماڵەکەی میرات بوو لە دوای بەجێمە، خێزانەکەژی بەشێ بوو لەو میراتە، بەشێ بوو لەو میراتەی تر. بۆی نەبوو ئەمە حڕیەتی خۆی و ئازادی خۆی و ژیانی خۆی. بۆیە پێشی ئیسلام
پێش ئیسلام زیندە بە چاڵکردن هەبوو یعنی وای لێ هاتبوو ئەسڵەن کۆمەلگای عەرەبی دواکەوتی و پێشی ئیسلام ئەوانەی کە پابەندی ئاینە ئاسمانیەکان نەبوون ئەیان هێنا کابرا پێی عەیب بوو پێی نەنگی بوو بڵێن وەڵا فڵان کەس کچی بووە فڵان کەس کچی بووە ئەیهێنا زینە بە چاڵێ کرد بۆیە خوای گەورە باسیەکە وإذا بشر أحدهم بالأنثى ظل وجهه مسودا وهو كظيم ئەگەر کابرا پێیان بوو تا هەواڵیان بایەتی وەڵاوە خێزانەکە کچی بووە یعنی ناوچاوی ڕەشدا ئەگرسا بێتاقە دەبوو ناڕەحەتە بوو وەک ئەوەی کە نەگبەتیەک شومێک شێکی لەو بابەتانە ڕووی کردبێتە چارچەوەی خێزانەکان کە ئەمە خێزانە کچی بووە ئەم بە چۆنەڵین بە زمانێکی زۆر سادەی خۆمان بێڵین ئەم بە کەم سیرکردنەی ئافرەت لە جەهالەتەوە هاتووە لە جەهالەت هاتووە نە لە یاسای ئاسمانیەوە بە پێچەوانەوە لە هیچ یاسایەکی ئاسمانیە لە هیچ دینێکی ڕاستەقینەی ئاسمانیە ئافرەت بە کەم سیر نەکراوە ئافرەت دایکە ئافرەت خوشکە ئافرەت هاوسەرە ئافرەت کچە ئافرەت پورە نیوەی کۆمەڵە دایکی نیوەکەی تریژێتی بۆیە تەماشاکەی کە دایکە چۆن ڕێز لەم دایکە گیرێت خوا چۆن پێناسەی دایکەکەت فەرمودەکانی پێغەمبەری ئیسلام چۆن پێناسەی دایکەکە کە هاوسەرە چۆن مامەڵە لەگەڵ هاوسەرەکرێت کە خوشکە چۆن مامەڵە لەگەڵ خوشکێکە ئاکرێت کە کچە چۆن مامەڵە لەگەڵ کچێکە ئاکرێت یعنی هەر یەکێک لەمانە تەماشاکە لەم ئیسلامەیە تەقدیرێک و پێگەیەک و مەکانەتێکی تایبەتی بۆ دیاری کراوە ئەگەر دایک بێ ئەگەر هاوسەر بێ ئەگەر خوشک بێ ئەگەر کچ بێ ئەگەر پور بێ و ئەگەر هەرێکێک لەمانە باش کەواتە ئەم بەکەم سیرکردنی ئافرەت لە زۆر لایەنەوە کە ئێستا هەیە لە دینی ئیسلامانیە تەواو لەسەر ئەوە کۆکین چۆن وا بکەین ڕۆڵی مامۆستاکان بەگشتی لە مینبەرەکانە چەند کاریگەری هەیە لەسەر ئەوەی مەسەلەن بە پیاوێک بڵێ ئیشی ئافرەتەکەی تۆ نییە لە ماڵەوە ئەم هەموو ئەرک و قورسایی هەڵەگرێ تۆ ژۆک و پیاوێک لە ئیسلامە ئەبێ مەسەلەن یارمەتی بی لە ماڵەوە چوزانم ئیشی لەگەڵا بکەی یارمەتی بی مامۆستا لە کۆمەڵگی ئێمە باو نییە پیاوان یارمەتی خانمەکان هەیە مەسەلەن شوێن هەیە عایلە هەیە تاکوتەرە ئەوەیە بەڵام باو نییە کە سفرەکە کۆکەنەوە پیاوەکە سەرگەڵ ژنەکە سفرەکە کۆکاتەوە وایە نانەکە حازرەکرێ سفرەکە ڕاخرێ پیاوەکە نانەکە ئەخواچە دەستی ئەشوا ئیتر ئەگەر بڵێ دەست خۆش بێ لە ساغ بێ ئەوە وتوێتی و هەنێ جاریش هەنێکیان هەر نایڵێن و هەنێکشی ڕەخ ناگرێ ئەڕواتە دواوە ئافرەتەکە بێ سفرەیە کۆکاتەوە قاپەکە بشۆ و یەکسەر چاشی بۆ حازرکە لە ڕاستی ئایا بەڕاستی مەسەلەن لە دینی ئیسلامە عەف قسەکەشە پێ بڕم ئافرەت ئەبێ بەم نەوعە بێ و پیاویش بەو نەوعە ئاغا بێ نەپیاو ئەو ئاغایە و نە ئافرەتی ژەو خزمەتکارەیە کە خەڵقێک ئەوە بە عەقڵیەتێکی دواکەوت و تەماشایەکە کێ لە ئێمە ئەتوانێت ئەو ڕێگایە بە خۆی بدات خۆی ناوەنێ موسڵمان بەڵام ئەخلاقەکانی و کردارەکانی محەممەدی نییە ئایا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چه هەڵسوکەوتێکی بەرامبەر بە خێزانەکانی کردو خەیڕکم لئەهلی و ئەنا خەیڕکم لئەهلی من باشترین یعنی چاکترین خەڵقانێکتان ئەوانن بۆ ماڵ و خێزانەکەی چاک بێ من بۆ ماڵ و خێزانەکەم چاکم باش پێغەمبەری ئیسلام فەرمێ من بۆ ماڵ و خێزانەکەم چاکم عایشە فەرمێنیە یارمەتیە دام لە ئیشی ناو ماڵەکەیە ڕەنگە مامۆستا ئەمە لە ڕۆی فیزیکیەوە لە ڕۆی فیزیکیەوە لابردنی ئەم پیاڵێ ئەوە شتێکی قورس نەبێ بۆ ئافرەتەکە بەڵام لە ڕووی ڕۆحیەوە ئاوێتە بوونێکی زۆر جوان دروستەکە پەیوەندیەکی جوان لە بینی ئەمەیە گرفتەکەی ئێمە ئێستا پیاوانێک پەیدابوون لە ئێستایە لاف و گەزاف لێ ئەدات و سنگەداتە پێشەوانە و وازانێکە ئیترە بێ ئەم کە لە ماڵا بوو کەس بۆی نەبێت سرتەی لێەوە بێت و ئەبێ نییە بە ئارزوی خۆی لە لای سەروەدانی وشێت و خێزانەکەی بێ چای بۆ لێ بنێ و چایەکە بخاتە بەردەستی و ئەبێ نییە جلەکانی بۆ ئۆتوکراو بێت و ئەبێ نییە پێداویستەکانی ناوماڵی هەمووی بۆ دەستەبەر کرابێ هەموو یەکە شتەکانی بۆ جێبەجێ کرابێت و ئەم بۆی نەبێت ئەمە هەڵەیەکی گەورەیە بە پێچەوانەوە شەقائق الرجال دوانەیەکن
دوانەیەکە تاوکەری ژیانی یەکترن چییە بێگەر کاتێکە هاوسەرەکەم چێشتولانەکە ئامادەیەکە ئەگەر هێنایە پێشەوە بۆ سەر سفرەکە با من قاپەکان دابنێ بۆ عیبێ یانە چایبێکی تیاگەر من قاپەکان دابنێم ئەگەر دوایی لە کۆکردنەوەیە قاپێکی بۆ بخەم ئەولا قاپەکە بخەمە بەردەستی یارمەتیەکی بدەم یاگەر نییە بۆ هەرە بێ و پەرداخی ئاو با بەدەستنەوە قەیچەکە با من پەرداخێک ئاو گڵاسێک ئاوی بەمێ و بیدەم بەدەستی ئەوە باگەر خواردنەکەی دروست کرد با پێ بڵم دەست خۆش بێ بۆ پێ بێ بڵێم وڵا بەخێرنەی تۆ بۆ خواردنێ دروستی کردو وڵا دەست بشکێ وەڵامە سوێرە وەڵامە بێخوێ وەڵامە تامینی وەڵامە چیانە بۆ بێ منە بێ شتەی پێ بڵم یعنی قسەیەکی یەکێک لە زاناکانە باسی لەسەرەوە کاڵێ گەرم هەر کەسێک هەر پیاوێک خێزانەکەی خواردن و پێداویستەکانی بۆ حازر کرد و خستیە بەردەستی و خواردی دوایی دەستخۆشیەکی لە هاوسەرەکەی نەکرد و نەی و دەست خۆش بە خواردنەکە خۆشە بەتامە دەستخۆشیێکی لێ نەکرد حرمەتمەیە ئەم قسێکە یعنی لێرە لە ڕێگای منەوە لێوە گەوایە نییە ئالیکی بە وڵاخێک دابێت خزانی بۆچی چکە ئینسان نابێت سپڵە و پێ نەزان بێت ئەبێ هەمیشە تەقدیری بەرامبەرەکەی بکە بزانێ ئەو هاوسەرە چەند ماندوو بووە لەگەڵ ئەو خواردنە بزانە چەند کاتی خۆی بەهدەرداوە لەوانەیە ڕەخنەیەکی ژت هەبێ لەوانەیە شتێکی ژیت بەدڵ نەبێ بەڵام تەقدیری ماندووبوونەکەی ئەوکە ئەکرێ بڵێ خام خواردنە زۆر خۆشە بەس خۆزگە یەک تۆس خوێی کەمتر بووایە خۆشتر بوو ئەگە تۆزی خوێی کەمتر بووایە خۆشتر بوو یعنی ئەم خواردنە سوێرە یاگەر ئەم خواردنە بەخوا خواردنێکی بەتامە دەست خۆش بێخوا بەڵام تۆزێک زیاتر بکڵایەک شتە پێ بڵم لە ناو کۆمەڵگەیەوە باوە نازانم ئێوە خۆتان بیستوتانیانەڵەن ئەوانەی کە خێزانی مامۆستا ئاینیەکانن زۆر مرتاحن لەبەروەی ئەو مامۆستا ئاینیانە زۆر بە چۆنەڵی بە سوڵێکی جوان بە ڕێگەیەکی جوان ڕخنە شەگرن لە خێزانەکانە نێڵ دڵیان ئەمە مشکلەوەی نییە بە تعریفی ئێستا من تاوارە تعریفیەکەم لێراڵێ نییە ئەڵێنەوە خۆی بۆ خۆی پێناسی خۆیەکە وەسفی خۆیەکە بامە بچێتە مەجای کردارەوە با بڕاتە مەجای کردار و قەیچێکە ئەو کەسێک کە حەزەکە بزانێمە و لە دنیای عملی و کرداریە وایەنە بابێ من لە ماڵی خۆمانە لە خزمەت یابم و پێشوازی لێ بکەم و میوانداری بکەم و بابزانە نێوانی ئێوەش ئەرێکتان زۆر زیاتر لە خەڵکی بابزانە نێوانی من و هاوسەرەکەم چۆنە بزانە من زبانم زبرە زبانم توندە بزانم قسەم ڕقە بەرامبەری بزانم لەوێ باسی ئەوەکەین زمانی ئینسان چەند کاریگەری هەیە لەسەر دەرونی بەرامبەری بیزات پیا بۆ ئافرەتەکەی بۆ خوشکەکەی بۆ دایکی بۆ کچەکەی ئەو زمانی کە هیچی تێناچێت چەند کاریگەری هەیە ئەزانی ئەگەر خەنجەرە بدە لە ئینسانێک ئەم خەنجەرە مەرحەلەیەوێ تا چەنە ڕواتەم جەستەیەوە لەوانەیە بەس پێستەکە ببڕێت لەوانەیە بەشێک لە گۆشتەکە ببڕێت لەوانەیە زۆر دەست داگرتە بێ گۆشتەکە بڕ بگاتە سەر ئێسقانەکە مەسەلە لەوانەیە حاڵەتێکی لەم حاڵەتانێت بێ دواتر بە عیلاجە بە تەداویە بە نەشتەرگەریە بە شتێکی لەم بابەتانە چاگە بێتەوە ئاسەواری ئەم چەقە و خەنجەرە نەمێنێت بەڵام ئەزانی قسە چەند سەریعترە ڕوادەوە قسەیە بڵێ بە بەرامبەرەکەت ئەم قسەیە یان خۆشە یان ناخۆشە ئەگەر خۆشە ئەو نە بە سەریعی کار لەسەر دڵیەکە و دڵی پێگەشێتەوە دەرونی پێگەشێتەوە پێی خۆشە ئەو پێی بڵێ نییە یعنی پیاوێک بە خێزانەکەی بڵێ خۆشمەوێت ئەم خۆشمەوێت چەند کار لەسەر دڵی ئەم ئافرەتەکەات یعنی عیب نییە گەر بە خێزانەکەی خۆی بڵێ بە قوربانت بم قەیچێکە خۆ یەکسەر خۆی سەر نەبڕیەوە خۆی کا بە قوربانی لەبەردەمێت عیب نییە بڵێ تۆ خۆشەویستی منی ژیان هاوبەشی ژیانی منی عیب نییە بڵێ نیە مامۆستا ئەمانە لە دینە ڕێگە پێدراون ئای چۆن بۆچی ئەگەر بۆ هاوسەرەکەی دەرنەبڕێ بۆ کێی دەربڕێت ئەی بۆ کێی دەربڕێت بۆیە عیب نییە گەر هەر یەکێک لەمانکە ئەگەر بە زبانێکە ئاوا پێیوە نییە ئەو نە لەلایە خۆشە ئەو نە خێرا ئەم قسەیە ڕوات بە پێچەوانەوە قسە زبرەکەش توندەکەش لە خەنجەرەکە زۆر سەریعترە ڕوات بەڵام شوێنەکەیژی هەر ئاسەواری ئەمێنێت ئەو چکە ئەوە نە پێشکێ لە ناخەوەم ئافرەتە جنێوێکی پێ بدا قسەیەکی پێ بڵێ قسەیەکی ناشرینی پێ بڵێ کورە جاری وا هەیە قسەیەکی
ئەخلاقی پێ بڵێ زانی چەند ئەو ئافرەتە پێ ڕوخێت چەند پێشکێ لەو بابەتەیە. بۆیە ئەمە سلوکی ئینسانی مسلمان نییە، سلوک و ئاکاری ئینسانی تێگەیشت و ڕۆشنبیر و عاقڵ نییە. ئەمە خەڵقانێکن نەریتێکە جاهلیت ئەوە دروستەکە. تەماشاکە بینی هاوسەرەکان بۆچی جارە بۆ وترێ هاوسەر پرسیارەکە لەسەر بۆچی وترێ هاوسەر ئەزانی بۆچی ئەڵە مەسەلاڵە لێمە هاوسەری بۆچی لەبەرەوە تەبەن شتێکی لە کوردواری ئێمە کەیسە پێڵن پشتی پێڵن سەرین بەڵێ هاوسەرین یانێ خاوەنی یەک سەرینین خاوەنی یەک سیستەمین خاوەنی یەک دۆشەکەین پێکەوەین لە چوارچێوەی هاوسەرگیری ژن و مێردایەتیە دەگەی هاوسەرین یعنی خاوەنی یەک پێگەین یەک ژیانمان هەیە پێکەوە پێشتر وا نەبووین پێشتر جیاواز بووین پێشتر من لەگەڵ هاوسەرەکەی خۆما من لە ماڵی باوکی خۆما بووم و لە ماڵی باوکی خۆیان بوو من لە لای باوکو دایکی خۆم بوو و لە لای باوکو دایکی خۆی بوو ئێستا نا ئێمە پێکەوەی ئێمە خاوەنی یەک ژیانی ئەزانی قورئان کە باسی ئەمەیەکە ئەگەر لێکتێنەگەشتنێک لە نێوانی ئەم دوانەی شاهە بێت خۆ نابێتەوە بێ پیاوەکە بێ عرضی عەزەڵاتی خۆی کات و قۆڵی لێ هەڵماڵێ وەڵڵا نییە منەمە خێزانەکەم فڵانشتی بەدڵی من نەکرد یەکسەر بێ دابەزێتە خوارە بە قسەوتن پێی نا وەڵا بڕۆ دارکاری کە نییە با بەرچاویشین بێتۆ با تەمێ بێت با تەمێ بێت وە لەکوێ ئیسلامان بابەتە هەیە ئادەی بڕۆ بکۆرەوە چییە وەڵا با تەلاقێکی لێ خۆم نییە دوایش نییە یا چێ بەلای مامۆستایەک بەخوا مامۆستا غەڵەتێکم کرد و بەخوا شتێکی ئاوامە و تۆ زەرای جاری وا هەیە جاری وایە ڕێچارەیشی نییە قڕی بۆ خۆشی گرتو تو ژیانی خێزانی خۆشی ماڵوێران کردو لەبەرەوە ئەو تەلاق خواردنە پێشتر لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و لە سەردەمی سەحابە و تابعینە هەبووە ئەم شتە هەبووە خۆی تەلاق چییە یعنی ئەوە وەکو سوێن بەکاریان هێناوە نا بەو لەهجە نییە کە ئێستا خەڵقی لای ئێمە تۆ هەورامی جا وشەی تەلاقڵێن لە لای هەورامیەکان کەوتی یارە تەلاقۆ نییە یەکسەر ئینەکات لەبەرەوە بەو شێوازە نییە بەو شێوازە نییە لە ئیسلام بەو شێوازە نییە لە حەد لەگەڵ خێزانەکەی هاتێک چوو ئادەی سێ بەسێ تەلاقێکی پیا کێشە وانە وایە لەگەڵ ڕەفیقەکەی مەعامەلەیەکە دەنگیان تێگیرێ سێ بەسێ تەلاقێکی پیا کێشە لە وانە وایە بابە خێزانەکە لە ماڵەوەی ئاگای هەر لەم بابەتە هەر نییە هەر لەم بابەتە نییە لەگەڵ باوکی دەنگە دەنگێتی سێ بەسێ تەلاقێکی پیا کێشە لەگەڵ کوڕەکەی دەنگە دەنگێتی سێ بەسێ تەلاقێکی پیا کێشە لەگەڵ کچەکەی کێشێتی سێ بەسێ تەلاقێکی پیا کێشە لەگەڵ بێکی ترا کوڕە مەعامەلەیەکە کڕین و فرۆشتنەکە ئەوێ بە تەلاق کاڵاکەی بەسەر ئاساخ کاتەوە ئەمە لەکوێ ئیسلام ئامە بوونی لە ئیسلامە ئەم بابەتێکە لە دەرەوەی ئیسلام ئەم بابەتێکە جەهلە تێنەگەیشتنە لە دین و بەداخەوە بەمە چوارچێوەی خێزانەکان شیرازەی خێزانەکان لەبەر یەکەڵەوە شێزانی بۆچی لەبەر یەکەڵەوەشێ لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ثلاثة جدهن جد وهزلهن جد سێ شت هەیە ئەگەر بەڕاستی بەکاریبێنی هەر ڕاستیە بەخوا ئەگەر بەگاڵتەیشەوە بەکاریبێنی هەر ڕاستیە یەکێ لەوانە تەلاقە یعنی کابرا بڵێ وڵا بەخوام بە سوحبەتەوە تەلاقم خوارد بەخوا تەلاق بە سوحبەتەوە ناخورێت سوێنی ترمان هەیە قسەی ترمان هەیە تۆ توانی بکەی شتی لێ بڕاوە قەنەعەت بە بەرامبەرەکەیکە ئیلا بە تەلاق نەبێ دێ با قەنەعەت نایکە کەیفی خۆیەتی نایکە لە ڕووی بەڕێستان چاوی دەرەها بانیکە بۆ بیکات بۆ چێ بێ من بێم ژیانی خێزانی خۆم تێک بەم لەبەرەوەی کابرا قەنەعەتەکەیان نایکە لەبەرەوە ئەم بابەتە بابەتێکی هەڵەیە بۆیە لە ئیسلامە باسی ئەومان کرد کە وشەی هاوسەرەکان باسەوە تەماشاکە ئەگەر لێک تێنەگەشتنێ هەبوو نە ئەوەیە کە جنێوی پێبدا نە ئەوەیە کە لێی بدات و بڕوات و سەر و چاویشی نەکاتەوە ئەو چی تێنەگەشتن بەڵکو ئەفەرمێتی فەعیظوهن بە نەسیحەت بە ئامۆژگاری خێت من لەگەڵ هاوسەرەکەمە تێنەگەشتێکمان هەیە هەڵەیەکی هەیە کەم و کورتیەکی هەیە دانیشم پێی بڵێم ئەمە ئاوا باشترە بە زوبانێکی نەرم تێگەیەنم بڵێم ئەم شتە هەیە ئەمە نوقسانیە کە هیچ نوقسانی تۆ هی منە کەم و کورتی تۆ هی منە من و تۆ شەریکی ژیانی یەکترن نابێ بێڵێن ئەم کەم و کورتی ژیانە بهێڵێت و درێژەی پێ بدرێتوانە ئەمە ئاوای لێکن ئاوا بیخەنە سەر فەعیظوهن بە ئامۆژگاری و بە قسەی خێت ئەگەر بە ئامۆژگاریەکە بۆم حەل نەکرا ئاگاوە گریمان
من حەوڵم دا زۆر هەوڵ من جویستم ئەوە بڵام ئەو کێشەکە حەل نەبوو ئەی وهجروهن في المضاجع جێجیاکردنەوە لێ ئەزانی جێجیاکردنەوە چییە؟ ئەوە نییە ئەو بڕوات پشت لێ هەڵکەنەوە ئەو بڕوا بۆ ماڵێک بخەوێ ئیش بڕا بۆ ماڵێکی تر خەوێ ئەو بڕوا لە ژوورێکی تر دەرگا لەسەر خۆی داخات و ئەو بڕوا لە ژوورێکی تر خەوێ نەخێرەوە نیە ئافرەت هەستێکی زۆر ناسکی هەیە هەستێکی زۆر ناسکی هەیە هەر ئەوەنە لەسەر پشتیەکە هاوسەرەکەی لەگەڵ یان نەبوو بە یەکەوە نەبوون کە پێشتر بە یەکەوە بێتن و لەسەر یەک پشتی بوون لەسەر یەک سیستەم بوون کە ئێستا سیستەمە کە کاتی خۆی سیستەم نەبوو هەر اعتیادی بوو یەک بەتانیان هەبوو پێکەوە ئەیاندا بە خۆیانە ئەگەر پشتیەکەی لێجیا کردەوە ئەم ئافرەتە هەستەکانیە کە ئەمە نیگەرانیەک شتێک هەیە شتێکەیە کە زۆر پێشتر نەسیحەتی کردوانە ئەم نیگەرانی ئەو نەکاری کردوتە سەر هاوسەرەکەی بۆ یەکانە پشتیەکەی لێجیا کردوتەوە بۆیە بەتانیەکەی لێجیا کردوتەوە بۆیە بەتانێکی لێجا یعنی ئەمە چۆنەڵی نوێ ئەگەر بەمیژە حەل نەبوو ئەمیژە کاری تێ نەکرد کاری تێ نەکرد ئەیچی فعظوهن وهجروهن في المضاجع ئەی ئەم جارە مەرحەلەی سێم چیەتە ئارەوە مەرحەلەی سێم وەضربوهن لێدان بەڵام کام لێدانە کام لێدان لێدانەوەی کە تۆ ئافرەتێ بێنی وەکو کۆیلەیەک بێ شەلاقێگرێ بەدەستی و سۆندەیەگرێ بەدەستی و بێ دای پارچێ بێ بە شەق و بۆ کزوانە دای پارچێت و دەست و قاچێکی بشکێنێ با والله دەست و قاچێکی شکێنم نییە با یەکدانە سێ مانگ و چوار مانگ لە جیاب بکەوێت یا بێ سەرچاویشین کاتەوە بۆ کزی لیا سەرچاویشین کاتوانە ڕێگای ناو کۆمەلگای نەوێت با تەمێ بێ ئەم نەخێوانیە نەخێوانیە بەعکسەوە لەم هەموو مەرحەلانەیە کە باسی وەضربوهن دێتە ئاراوە لە مەرحەلەیە ئەبێ ئەها ئەو سایان و باسی مامۆستای ئاینیان نەکرد شتەکە خۆمانەگرێتوان و مامۆستای ئاینی نییە دڵی نایە لە خێزانەکەی وانە ئەڵێ بە لکەی جامانەکەی ئاوا لێ بدا یا بە سیواکەکەی ئاوا پیایە بکێشە بە سیواکە یا نە بە فەقیانەکەی بە ئەوساکە فەقیانەی قۆڵیانە بە هینی بە چمکی فەقیانەکەی ئاوالویدانێ ئەوە شتێکی وا ئەوەندە ناسک بێنیە کە نە ئەوەی چێ دارێکی بۆ هەڵگرێ والله دارێکی تیاشتێنم وەڵانیە سۆندەیەک هەڵەگرم تا بە ئیمانی خۆم ئەی کوتم بە بۆ کەس بە شاق بەشە ئەمە لە ئیسلامە ئەمە نییە ئەمە نییە ئەگەر ئەمە هەبێ پیاوەکە گوناحبارە وایە ئەسڵەن پێچەوانە ئیسلامە باش مامۆستایەک پرسیاری تر کاتێک ئەچی بۆ داوای کچێک ئەیهێنی پیاوێک ئەچێ مەرجە ئەم پیاوە مەرجێک بۆ ئەو ئافرەتەدانێ کە ئەبێ حیجاب بێ کە ئەبێ لە چ کات لەبەر ئەم بری ئەم ئەچێ بۆ داوای یانم ئافرەتە بەم نەوعی کە هەیە ئەم چۆ بۆ داوای ئەگەر قبوڵی کا لە ئیسلامە ئەم لە دین دەرەچێ گوناحبارە بێ دایمە شتێکی پێوترێت تەفاهم و تێگەیشتن باش ئەم دوانە هەردووکیان خاوەنی ژیانێکی یەکترن باش بەیانی کوڕەکەی من و بە پێچەوانە شۆ لەوانەیە پیاوەکە بەو نەوعانە بێت ئافرەتەکە ئێوە بەڵێ هەچ هەردووکیان قابلی شتێک نییە تەنها لایەنی ئافرەتەکە یا لایەنی پیاوەکە بگرێت ئەوەندەی بیر لەوە کرێتەوە وەڵا من ئەبێ ماڵەکەم وا بێ و نووسنەکەم وا بێ و تاقمی ژووری میوانەکەم وا بێ و ماڵی سەر بەخۆی خۆم هەبێ بێ سیارەم هەبێ ئەبێ چیم هەبێ ئەبێ هەفتەی ئەوەنە ڕۆژ وابم بۆ بڕۆم بۆ گەڕان بڕۆم بۆ لە باتیان بابتان ئەم دوو کەسە لێک تێگەشتەکان ئاواهیە پێڵە کوڕەکەی من لە چێ داوای کشێگەکە عیلەکەم بەدڵە بەڵام ئەم دوو کەسە پێویستیان بە لێک تێگەشتنەکەی باش کوڕەکەی من پێی بڵێ من ئەم حەز و ویست و ئیرادانم ئاواهیە حەزەکەم هاوسەرەکەم شەریکی ژیانم بێت ئاوا بین بەیەکەوە باش ئاوا بین بەیەکەوە لە ڕووی دینداریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ناوماڵەوە لە ڕووی سلوکیاتی خێزانیەوە لە ڕووی هەرێکێک لەم بابەتانەوە چۆن بۆ کوڕەکەی من ڕەوایە مافی خۆیەتی کە بۆ ئافرەتە بڵێ من ئەمە هاوسەرەکەم ئاوا بێتە بە هەمان شێوە ئەو ئافرەتە بۆی هەیە بە کوڕەکەی من بڵێ نیە من ئەمەوێ کەسێکە هاتە ژیانمەوە
لە ڕووی ناوماڵەکەیەوە ئاوا بێت لە ڕووی ئەخلاقیات و دینداریەکەیەوە ئاوا بێت لە ڕووی سلوکیاتی خێزانیەوە ئاوا بێت لە ڕووی کۆمەڵایەتی و ئاوا بێ بەو جۆرە بێت ئەگەر ئەم دوانە توانیان لەما بگەن بە نەتیجە هەردووکیان یەکتریان قبول بوو من قبول من داواکەی تۆم قبولە ئەوشتی من داوای تۆنشم قبولە زۆر ئاساییەوە بە ڕۆحیەتی خۆشەویستی لە بینیانە دروزە بێ نا ئەوە نییە بڵێ وەڵام من بەو مەرجە تۆم قبولە بەو مەرجە هەموو شتێکی تۆم قبولە بەڵام نییە ئەبێ بە زۆری زۆرداری لەچکەکە ئاوا بێت جلو بەرگەکە ئاوێتە نه بڵێ من ئەمە ویست و ئیرادەی من ئەگەر من حەز من کەسێکم ئەوێ لە ژیان ما بێت عیلەکەی تۆم هەڵبژاردووە تۆم بەدڵە بەڵام کەسێکم ئەوێ لە ژیان ما بێ ئاوا بێتە لەگەڵ مامۆستا لە دینە بە زۆر دینداری هەر بە زۆر ناکرێت بە زۆر هەر دینداری هیچی بە زۆر ناکرێت تاوارە من بە زۆر نوێژ بە خەڵک ناکرێت بە زۆر ڕۆژوو بە خەڵک ناگیری بە زۆر تۆ بێ ئافرەتێ بکە بە باڵاپۆش و حیجابێکی کە بەبەرە خوا بزانێت دوای خۆ من هەمیشە 24 ساعت دەستی بەدەستی منەوە نییە لەبەرەوە دینداری بە زۆر نییە دینداری ئەبێت بە خواست و ئارەزوومەندانە و عیلاقەیەکی تەواو لە بینی خۆی و خوا بێت مامۆستا لە دینە کاتی دوای سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەگەر لەو سەردەمەشا باسکەین پێگەیشتن چۆن بۆ لەوێ چۆن کاریگەریان لەسەر دروستبوونی ئیسلام و بڵاوبوونە و مانەوەشی هەبوو لە ژیانی پێغەمبەری ئیسلامەوە لەوێ دەست پێ بکە باش یەکەم کەسێکە پشتیوانی پێغەمبەری خوای کرد بەر لەوەی ئەم بانگەوازە لە چوارچێوەی ماڵەکەی خۆی بێتە دەرەوە کێ بوو پشتیوانی کرد خەدیجە بووە ئەزانی خەدیجە بە سامانەکەی پشتیوانی پێغەمبەری خوای کرد ئەزانی خەدیجە یەکەم کەسێ بوو کە لە ناو ئافرەتانە کە ئیمانی بە پێغەمبەری خوا هێنا صلی الله علیه وسلم و پشتیوانی بانگەوازەکەی کرد ئەزانی فاتیمە بە هەمان شێوە یەکێک بوو لەوانە بۆیە لەوێەوە سەرچاوی گرت ئەزانی لە هیجرەت و کۆچکردنەکەیە ئەوانەی کە پشتیوانی پێغەمبەری خۆیان کرد یەکێک لەوانە کە ڕۆڵی ئافرەت لە هیجرەتەکەیە کە ئەسمای کچی حەزەتی ئەبوو بەکرە کە ئومی مەعبەدە لە خێوەتگایەکە کە ئومو سولەیمە لە مەدینەیە کە دەیان و سەدانی تر لەم بابەتانە بوونی هەیە بۆیە پێگەی ئافرەت لە لای ئیسلام ڕۆڵێکی تایبەتمەندانەی خۆی هەیە ئەم دینە چەنە پەیوەندی بە پیاوانەوە هەیە ئەوەندەش پەیوەندی بە ئافرەتانەوە هەیە ئەی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ نیوەی دینەکەتان لە عایشە وەربگرن دایکی ئیماندارە ئەی بۆ ئەم خۆشەویستی بۆ عایشە دەرەبڕینیە کە زۆر جار یعنی بەو شتێکی ناسک باقی نەکرد عایشە حومەیرا چۆنە لەها لە مستەلەحی کوردەواری خۆماناڵە نییە ئەڵێ سوور و سپیەکەم گوڵە باخەکەم یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە عایشە بفەرمێ یا حومەیرا یا سیدنا علی کەڕەم الله وەجهه کە ئەفەرمێ هەرگیز بەناوی خۆی بانگی فاتیمەم نەکرد ئەی کچەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەماشا ئەم دەستەواژە جوانانە کە بەرامبەر بە هاوسەرەکانیان بەکاریان هێناوە بۆیە بینین لە دەعوە و بانگەواز و لە ڕاگەاندنی ئیسلامە ئافرەتان ڕۆڵی کاریگەری خۆیانیان هەبوو لە بوارەکانی تایبەتمەندیەکانی خۆیانە لە حکومڕانی لە دەسەڵاتە لە پێگەی لە ناو مەدینەدا لە دەرەوەی مەدینەدا ئەسڵەن لە حودەیبیەدا ئەوەی کە ڕۆڵە بینێ کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە بڕوات و ڕێگای مەکەی پێنادرێ بڕوات ئاژەڵەکانیان سەر بەڕۆ کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی بە هاوڵەکانی فەرمی بڕۆن ئاژەڵەکانتان سەر بڕۆن قوربانیەکانتان کەن هەدیەکانتان سەر بڕۆن بەڵام ئەزانی ئومو سەلەمەی خێزانی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی پێغەمبەری خوا سەحابە کەسی نەکرد بەڵام فەرمی تۆ بڕۆ خۆت پێشەنگ بە لە پێشا خۆت ئەنجامی بدە کە خۆی سەری بڕی پێغەمبەری خوا ئەمجا سەحابە هەمووی بە شوێن نانێت ئەزانی ئەم ڕێنمونی و ئەم قیادەی کردنەکە ڕێنمونی ئومو سەلەمە ئەم ڕێگایە بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆیە لە عەسر و لە سەردەمەکانی تریژە هەر یەکێک لەمانە تایبەتمەندی خۆیان هەبوو ئەبینی کە یەکێکی وەکو فاتیمەی کچی عەلاءەدینی سەمەرقەندی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت لە عەسر و سەردەمی خۆیان کە فتواکانی باوکی نووسیەوە
بەزانی هەر فتوایە کە ئەگەر دەربکرای لای گەورە زانانی ئەو سەردەمە فتوایە ئەگەر مۆر و ئیمزای فاتیمێکشی عەلاءەدینی سەمەرقەندی پێوە نەبوایە مەقبول نەبوو وەرنە ئەگیرە. بۆیە ڕۆڵ و پێگەیەکی تایبەتیان هەیە لە گەیاندنی ئەم دینەدا لە حەضارەت و شارستانیەتی ئیسلامیدا و لە ناو بێژووی کوردی ئێمەدا. بڕۆ تەماشاکە حەفسەخانی نەقیب کێ بوو؟ عادیلە خانم لە منتیقەی هەڵەبجە هۆرامانیە، خانزادی میری سۆران لەکوێ بوو. یعنی دەیان و سەدانی ترمان هەیە ئێمە لەم نمونە جوانانە کە نمونەیەک بوون سمبولێکی جوان بوون لە ناو کۆمەلگای. مامۆستا باسی یەک خاڵی تر بکەین، تۆمەتبارکردن یان چۆنەڵی تۆمەت بۆکردن، بوختان بۆکردن بۆ ئەر ئافرەتێک. ئەمە سزاکی لە دینا چییە؟ دومینیان ئەگەر کردبێتی یانەی کردبێ ئەمە لە دینا چۆن سیرەکرێ ئەم قسێکە بەرامبەر هەر ئافرەتێک دەکرێت؟ ئیسلام شخصیت و کەسێتی مرۆڤەکەی بەلاوە زۆر گرنگ و پێگەیەکی تایبەتی هەیە. دووشت یەکێک لەوانە ئافرەتێک ئەڕواتە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی بە زبانی خۆی ئیقرارەکات. باش ئەی پێغەمبەری خوا تاوانێکی وام ئەنجام دا. رسول الله صلی الله علیه وسلم یەکسەر نایە بەم ئیقراری خۆی مامە خۆ ئافرەتێکە هاتووە ئیقراری کردووە و خۆی هاوارەکات و بەدەمی خۆی هاوارەکات و ئادەی بڕۆن حکمێکی لەسەر جێبەجێکە. نایە ئەمە ناکات. پێغەمبەری ئیسلام فەرمێ ئەوم ئافرەتە حاڵەتی دەرونی ئەوانە تەواوە هیچ کێشەیەکی نییە. پێغەمبەری خوا فەرمێ نەبا بڕۆڵە تۆ ئەوەت نەکردووە کورەوانیە لەوانەیە تۆ دەستی بەری کەوت بێ کورە لەوانەیە ماچی کرد بێ لەوانەیە نییە دەستی گرتی بێ لەوانەیە نەگەشت بێتەوە حاڵەتێکە خۆت باسیەکەی. ئەخیرا ئەم ئافرەتە ئیتر ئەوێت چۆنەڵێ بدا لە بنی هەمانەکەڵ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حەملم هەیە ئەوە سکم هەیە بەهۆی ئەو کارێکە ئەنجامم داوە. باش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هێشتا بەمش تەسلیمی کە سوکارەکەی کات بیبنەوە معزز مکڕم داینە لە ناو خۆتانە با حەملەکەی دابنێت. باش دوای ئەوەی کە حەملەکەی دانێت ئەهێنەوە بە خزمەتی پێغەمبەری خوا. ئەم ئافرەتە هەر سوورە خۆگەرە ئەو ئافرەتە پەشیمانیش بوایەتەوە لەو کاتا پێغەمبەری خوا هیچ بینێکی لەگەڵ چکە نەیەوێ ئەم کەسەکە یەکسەر بەڵام ئەم ئافرەتە هەر سوورە لەسەر کارەکێک و هەرەڵە کردووە. باش بەڵام هێشتا لە مێژا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەرفەتێکی تری پێدا بڕۆ جارێ مناڵەکەت شیری مناڵەکەت بدە. دوای 2 ساڵ شیرەدا بە مناڵەکەی دوای ئەم ئافرەتە دێنێتەوە من دەستی مناڵەکەی گرتووە مناڵێکی 2 ساڵی وا بەدەستەوە پارچەیە نانەڕەقی شوا بەدەست مناڵەکەی هێشتا هەر سوورە لەسەر کارەکەی خۆی. ئەم جایتر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حکمەکەی لەسەر جێبەجێەکە. ئەگەر وەکو تۆ باست کردگە تۆمەت بێت باش ئەزانی ئەوانەی کە تۆمەتیاندایە پاڵدایکی ئیمانداران حەزەتی عایشە ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەوە کە تۆمەتەکەیان لەسەر ساق بووە کە بەراەتی حەزەتی عایشە سەلمێرا قورئان بەراەتەکەی سەلمان حەدیان لەسەر جێبەجێکرا داری حەدیان لێدرا ئەوانە بوونە بوختانچی. ئەزانی کەسی بوختانچی غەزەبی خوای بەسەر ئابارێ حەدی ئیسلامی لەسەر جێبەجێکرێ شاهیدی لێ وەرناگیرێت. ئەزانی پێگەی ئافرەت پێگەی ئینسانیەت لە لای ئیسلام چۆنەکە ئەگەر کەسێک ئەگەر گریمان کەسێک لاسامە حەڵاوتیانەوە فلان کەس لەگەڵ یەکێکی ترا زینای کردو. باش ئەزانی کە ئێمە سابتە بێ بۆچی ئەمە ئیسلام بۆ یان بەوتیوتی خەڵقی نابێ وڵا من چاوم لێ بوو فلان کەس و فلان کەس بەیەکۆ زینایە نەکرد بەمە یەکسەر ئیسبات نابێ. ئەزانی ئەم ئیسلامە نایەوێ خوێنی ئەم کەسانە هەروە بێتەوە ئەبێ 4 کەس بە فعلی و بەعینی واقعەکە لە یەک کات و ساتی دیاری کراوە ببینن ناوەی یەکیان بڵ وڵا ڕۆژێکیان من بینیم یەکیان بڵێن وڵا خۆ ڕاستەکە من ڕۆژێتە لە شوێنێکی تر بینیم ئەمە بۆ ئیسبات نابێت. مامۆستا بە ئەمە ئەوە ڕوو نەکاتەوە ڕەنگە کەسێکی گوناحبار چوزانم هەرچ گوناحێک نەگزینە هەچ گوناحێکی تری کردە بینی خۆی گەورە بێت لە هەر پوینتێکا لەوانێ ئەم نەفرە بتوانە پەشیمان بێت بگەڕێ بە دڵنیاییەوە. بەڵام کەسێکگایتەوە بێ لەسەر دانەخراوە کەسێک کە بوختانەکە حەقی خەڵکی لەسەر هەتا ئەو کەسی کە ئەگەر گوناح حەق و ناسە یعنی خوای گەورە لە حەقوڵاکەی لە من خۆشە بێت لە حەق و ناسەکەی کە من حەقی خەڵقم لەلایە حەق خەڵقیەکە جاپارەیم خوار بێ جا بوختانم بۆ کرد بێ
جا غيبتم کرد بێ جا هەر یەکێک لەمانە بێتە حەق الناس لەلامە تا ئەو کەسە گردنم ئازاد نەکات ئەو حەق و ناسە هە لەسەر مەمێنێتەوە ئەزانی لە قیامەتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە سەحابەکانی فەرمووی ئەتەدرونە مەل مفلیس ئەزان مفلیس کێ پیانی پێغەمبەری خوا مفلیس ئەوەیە دینار و درهەمی پێ نەبێت لا ئێمە مفلیس بەوە وتری فەرمووی نا مفلیس لەناو ئومەتی منە ئەوەیە کە لە ڕۆژی قیامەتا کەسێکە هێنن حەقی خەڵقی لەلایە حەقی خەڵقی لەلایە ئەم حەقی خەڵقە دێنن لە چاکەکانی ئەم کەسە هەڵەگرن ئەیدەنەوە بۆوان لە بەرامبەر چ جای ئەوەی کە بوختان بۆ مردوویەک بکەن دێن لە حەق چاکەکانی دەنەوە بۆوان ئێگە چاکەکانی نەما ئەمجا لە گوناهی ئەوان هەڵەگرن ئەیدەن بەرەوە ئەم ئینسانە ئیفلاسی کرد هیچی پێ نەما چاکەی پێ نەما لە گوناهەکانی ئەوان هەڵەگرن بۆیە ئەمانە حەق الناسە حەق الناسە ناکرێت ئێمە هەروە بە ئاسانی بەسەرمانە تێپەڕێ وەڵا کوورە فڵان کەس نییە بینیم لەگەڵ کوڕی فڵان کەسا بوو لەگەڵ کوڕی فڵان کەسا باشە لەگەڵ کوڕی فڵان کەسا بوو جارێ من وەکیلی خوانی من بەهەشت و جەهەنەم بەدەست من نییە یەکسەر ڕەوانەیەکەم بۆ جەهەنەم لەوانەیە کارێکی کۆمەڵایەتی هەبێ پێکەوە یعنی گریمان هەڵەی کردووە لەگەڵ گەنجێکا بەیەکەوە بووە بەڵام ناکرێ من یەکسەر هەر لەبەرەوەی بینیمە لەگەڵ گەنجێکا بەیەکەوە بووە بابە خوازانێمە چەند جار بەیەکەوە خەوتون بابە یەکسەر بێ ئەنواع تۆمەتی ئەخلاقی بدەیتە پاڵ ئەمە کارێکە یەکێکە لە تاوانە گەورەکان یەکێکە لەوانەی کە ئیسلام بە تاوانی گەورەی هەژمارەکات و لە قەڵم مامۆستا ئاخر پرسیار بە زۆر بە کورتی باسی بکەین هەنێک لەو کەسانی کە بە ناوی ڕێکخراوەکانی ژنان و داکۆکی کردن لە مافی ژنان و ئەوانە ڕخنە لەواگرن ئەوەن بۆچی دین بۆچی ئیسلام لە میراتە حەقی ئافرەتی خواردو ئایا بەڕاستی ئەمە ئەزانم زۆر باس کراوە بەڵام زۆر بە کورتی ڕاست ئەمەی جیا کردوتەوە لە بەرەوەی کە ئەم بەشە ئەم کوڕە دایک و باوکی بەخێوەکات لەوانەیە کۆمەڵێک مەسئولیاتی عایلەی لەسەر بێ و ئەگەر ئەم کچەش زەواجی کردبێ مێردەکە ئەویش هەمان بەش لە ماڵی باوکی وەرەگرێ بۆ بڕە زۆرە بەڵام ئەگەر پیاوێکی مسلمان بێت ئەم میراتەی خۆی بەویستی خۆی بە یەکسانی دابشکا بەسەر کوڕکچەکانیان لە ناو دینا گوناحبارە بێ یەکەم ئەوە پێڵێن وەهمێک لە لای خەڵقێکە یانوێت کە دروستیکەن بەرامبەر بەوەی کە بە حسابی خۆیان دیفاع لە مەسەلەی ئافرەت و ڕەگەزی مێنۆ لەمانێت بەڵام پرسیارەکە لەسەر ئەوەیەکە بۆ ناپرسن لە چەند حاڵەتی تراکە ئیسلام پیا و ژن یەکسانە لە مەسەلەی میراتە باش لە چەند حاڵەتی تری وهەیە ئەسڵەن ئافرەتەکە زۆرترە با لە پیاوەک بۆ باس لەمانەیان ناکەن بۆ باس تەنها لە حاڵەتێکەکەن کە خوای گەورە فەرمووی وەلللذەکەری مثل حەظ الأنثەیین بۆچیشە ئەمە من باوکم وفاتی کردو نەخێر من خۆم ئەمرم کوڕیشم هەیە و کچیشم هەیە بۆچی کچەکەم نیوەی کوڕەکەم وبات ئەی زاواکەم لە ماڵی خۆی ناهێنێ ئایا کوڕەکەی من ئەرک و مەسئولیەتێکەوێتە سەر بس ئایا کچەکەم ئەو مەسئولیەتێکەوێتە سەر لە دینە مەسئولیەتی بەڕێوەبردن و خەرج و مەصرف و ئەم جۆرە شتانە لەسەر هاوسەرەکەیەتی یا لەسەر کچەکەی منە تێگەی ئەمە ئەوەی کە کچەکەی من وەری ئەگرێ بۆ خۆیەتی بۆ ڕەفاهێتی ژیانی خۆیەتی یا بە ئاڵتونیەدا بە جلوبەرگیەدا یعنی هیچ مەجبور نییە ئەوەی کە کچەکەی من وەری ئەگرێ بڕوابیدا بە تاقمی قەنەفە بۆ ناوماڵ بیدا بە ژووری نووسن بیدا بە شتێ بۆ پیاوەکە هیچ مەجبور نییە ئەسڵەن هیچ مەجبور نییە بیدا بە مێردەکەی بڵێ بۆ خۆ خەرجەکە هیچ پێویست ناکە حەقی خۆیەتی بەڵام مێردەکەی هاوسەرەکەی مەجبورەکە پێداویستی کچەکەی من پڕکاتەوە لە نەفەقەکەی لە پێداویستی ناوماڵ لە ئەرکی ناوماڵ لە خەرج و سەرفەکانی لەوانە پڕگە بەڵام ئەرکی کچەکەی من نییە کە ئەمەیان کاتەوە منە بەیانی گریمان من مردم باوکیشم هەیە و دایکیشم هەبێت باش قورئانە فەرمێ ولكل واحد منهما السدس ولأبويه لكل واحد منهما السدس باوکم و دایکم شەژێکی ئەم ماڵەی منە بن
خۆ دایکم ئافرەتە خۆ باوکم پیاوە یعنی ئەگەر بەو پێوەرەیەوانە بێنیە بەو پێوەرەیەوانە بێنی ئەبێ دایکم بۆ نمونە نیوەی باوکم بەرێ بەڵام نە قورئانە فەرمێ ولأبويه لكل واحد منهما السدس لە 14 خاڵ 15 خاڵ و مەرحەلەی ترا کە ئافرەت یان یەکسانە لەگەڵ پیاوە یان زیاترە با لەگەڵ زیاترە بە بۆیە ئەمە بابەتێکە کاتێکی زۆری ئەوێت و ئافرەتیش وەکو پێم وتی با یەک پۆینتی تر وەرگرین کەواتە ئەرکی بەڕێوەبردننی ژن و ماڵ و مناڵ لە دینە پیاوە ئەرکی نەفەقە ئەرکی نەفەقە لەسەر پیاوە لەسەر پیاوە ئەرکی نەفەقە لەسەر پیاوە ئەگەر جیاش بنەوە هەتا مەرحەلەی جیابوونەوەکەشیان بڵێ ئەرکی نەفەقە لەسەر پیاوە لە جلوبەرگی لە خواردنی لە پێداویستیەکانی ئەسڵەن لەسەر پیاوە نییە لەسەر ئافرەت نییە چێشتوانەکەش بکات لەسەر ئافرەت ماوەسا ڕاستەکە نزیکیان گرتووە ئەگەر خێزانەکەی من شیریدا بە مناڵەکەی خۆم مناڵی خۆیەتی جگەر گۆشەی خۆیەتی بەڵام ئەرکی منە حەقی حەزانەی بدەمێ ئوجرەی خۆی بدەمێ لە دینە بەڵێ لەبەرەوە نییە لەبەرەوە ئەم بابەتانە بابەتێکە کە خێزانەکە مەڵا بێژیرەکانم بۆ بشوا بێ چێشتونانەکەم بۆ بکابێ نییە میوانم بۆ بەڕێ بکابێ نییە جیرەکانم بۆ ئوتو کابێ حەچیە وەکو خزمەت کارێک لە ماڵەکە هەڵسڕۆ دانیشانە ناوە دینوانیە بەعکسەوە ئێمە هەڵە تێگەشتێک لە دینە دروستە بێ لەو تێکەڵبوونی عورف و دین تێکەڵبوونێک هەیە لە بابەتانە بابەتێکن ئەگەر ئەم ئافرەتە کردی ئەگەر کردی چێشتونانەکەی کرد خزمەتی ماڵەکەی کرد بەڕێوەبردننی ماڵی کرد مناڵەکەی پەروەردە کرد و شیریدا بە مناڵەکە و حەقێکی لە من نەسەند و پێ یعنی داوای ئوجرە و حەقێکی لە من نەکردووە ئەمە هەم دەستبارگرتنێکە لەگەڵ منە هەم هاوبەشی ژیانێکە لەگەڵ منە و هەم ئەوەیە کە لە ڕووی قیامەتی و لە ڕووی دینداریەوە ئەجر و پاداشێکی دەست ئەکەوێت نە ئەوەی کەوا من ئیجباری کەم ئەبێ ئەوە بکەیت وەڵڵا من ئێوارەوە ناخۆم لای بە فڕێ و لاوە ئەوکەی شتە تۆ دروستیەکەتوانە ئەبێ بڕۆی فڵان شتیژم بۆ دروستکی شتیوانی مامۆستا عتا پێنجێنی زۆرمان پێخۆش و هاتی سوپاس بۆ ڕوونکردنەوەکانە زۆر سوپاس بۆ ئامادەبوونە ئیسلام وەک گەوهەر سێری ئافرەتی کردووە ئەگەر بەڕاستی وەکو خۆی یاساکانی ئیسلام جێبەجێ بکرێ هیوادارم ئەم پۆدکاستە شوێنی خۆی گرت بێ و کوردستانی شەموو کات ئاوادان بێ